عەبدوڵڵا زەیدان شارەوانی کوردی هەڵبژێردراوی شاری گەورەی وان لادرا. وەزارەتی ناوخۆی تورکیا عەبدوڵڵا زەیدان شارەوانی هەڵبژێردراوی وانی لادا و پارێزگاری لە جێگای دانا. ئەم کارە بووە هۆی ناڕەزایەتی بەرفراوان و پارتەنایەرەکان بە کودەتا دژی خەڵک ناویان بردووە. بەپێی راپۆرتی دۆیچە ڤێلا لە کاتێکدا کە دەگوترێت ئەمڕۆ پەیامی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان سەبارەت بە چارەسەرکردنی کێشەی کورد بڵاو دەکرێتەوە. وەزارەتی ناوخۆی تورکیا بە دەرکردنی فەرمانێک عەبدوڵڵا زەیدان شارەوانی هەڵبژێردراوی شاری گەورەی وانی لە پۆستەکەی لادا و پارێزگاری دەوڵەتی وانی وەک سەرپەرشتیاری دەوڵەتی دامەزران. ئەم کارە کاردانەوەی بەرفراوانی پارتەنایەرەکان و هاوڵاتیانی لێکەوتوێتەوە. بەپێی بەیاننامەی وەزارەتی ناوخۆی تورکیا عەبدوڵڵا زەیدان شارەوانی هەڵبژێردراوی وان سەر بە پارتی دموکراسی و یەکسانی گەلان بەهۆی سزادرانی بە 3 ساڵ و 9 مانگ بەندکردن بە تۆمەتی یارمەتیدانی پەکەکە لە پۆستەکەی لادرا و ئۆزجان باڵچی پارێزگاری وان وەک سەرپەرشتیاری دەوڵەتی دامەزرێنرا. ئەم فەرمانە لە بەرەبەیانی ڕۆژی شەممە 15 فێوری 2025 بە زەیدان ڕاگەیەنرا. زەیدان لە واژۆکردنی بەیاننامەکە خۆی بوارد و قبوڵی نەکرد. ئەو لە کاردانەوە بەم بڕیارە وتی ئەمە کودەتایەکە دژی ویستی خەڵکە. ئێوە چۆن ئەتوانن بەرامبەر ئەم خەڵکە بوەستن؟ ئێمە شارەوانی هەڵبژێردراوین، هیچ کەسێک ناتوانێت ئەم ڕاستیە بگۆڕێت. پاش ڕاگەیاندنی ئەم بڕیارە هێزەکانی پۆلیس بە بەکارهێنانی ماشینی ئاوپڕژێن، گازی فرمێسکڕێژ و گولەی پلاستیکی هێرشیان کردە سەر کۆبوونەوەی خەڵک لە بەردەم بینای شارەوانی. بەپێی راپۆرتەکان ژمارەیەک لە ناڕازیان دەستگیر کراون. پارتی دموکراسی و یەکسانی گەلان لە بەیاننامەیەکدا ئەم کارەی محکوم کرد و بە کودەتای نیوەشە و دژی ویستی خەڵک ناوی برد. ئەم پارتە ڕایگەیاند ئێمە بەرامبەر ئەم بێیاساییە تەسلیم نابین. ئێمە بەرامبەر بیرکردنەوەیەک کە دەیەوێت ویستی خەڵکی وان پێشێل بکات دەوەستین. ئەکرام ئێمام ئۆغڵو شارەوانی ئەستانبول و ئەندامی باڵای پارتی گەلی کۆماری لە کاردانەوە بەم بڕیارە گوتی لادانیان دەستگیرکردنی ئەم کەسانەی کە پێش هەڵبژاردن مەرجەکانی یاساییان تێدا بووە دوای هەڵبژێران بە هۆکاری جیاوازی دادوەری و تۆمەت لەگەڵ دموکراسی ناگونجێت. ئەو زیادی کرد کە ئەم کارانە لەگەڵ پرۆسەی چارەسەری کێشەی کورد کە دەوڵەتی باخچەلی ڕێبەری پارتی بزوتنەوەی نەتەوەی دەستی پێکردووە لە دژایەتیدایە. عەبدوڵڵا زەیدان لە هەڵبژاردننی ناوخۆی ساڵی ڕابردوو بە بەدەستهێنانی 54.4 لە سەدی دەنگەکان وەک شارەوانی وان هەڵبژێردرا. دادگای باڵای تورکیا ئەو کاتە یەک ڕۆژ دوای هەڵبژاردن بڕوانامەی دامەزراندنی ئەوی ڕەت کردەوە. بەڵام بەهۆی ناڕەزایەتیەکان لە تورکیا لە بڕیارەکەی خۆی پاشەکشەی کرد. ئەمە یەکەم جار نییە کە دەوڵەتی تورکیا شارەوانی هەڵبژێردرا و لا دەبات. لە ساڵی 2016 تا ئێستا زیاتر لە 150 شارەوانی کورد کە بە دەنگی ڕاستەوخۆی هاوڵاتیان هەڵبژێردراون بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ تێرۆریزم لادراون و لە جێگەیان سەرپەرشتیاری دەوڵەتی دامەزراوە. یەکێتی ئوروپا و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم شێوازی دەوڵەتی تورکیایان محکوم کردووە و بە پێچەوانەی بنەماکانی دموکراسی وەسفیان کردووە. شاری گەورەی وان لە باشووری ڕۆژهەڵاتی تورکیا و لا دراوسێتی ئێران هەڵکەوتووە. ئەم شارە ساڵانە میوانداری ملیۆنها گەشتیاری ئێرانی دەکات.